پشتی گوه شەڤە 23 مەها فەرزین کەریمە خاڵە سەروین نوبەدارە ئاکاونتی تایبەتی خۆ لە فەیسبووکی نویسی بوو. سەروینە خوارزام تون تیژی لە هەمبەروی هاتکردن و هات شەوتاندن. ئەو بویر دە تۆرێن جوواکیدا بەڵاو کۆژالیە بابێ و هاتی شەوتاندن ژەبەرکو ئامادە نەبووە بدەوی کوڕێ و چەند جارێکان چووە خوازگینێن سەروینێ. سەروین نۆبەدار ژیەوێ 21 ساڵە خەلکی قەزا مێرگەسۆرە سەر بە پارێزگا هەولێر بوو خوانچکەرا زانکۆ ئیشک بوو لە هەولێرێ. ئێنارتی چەند جاران پەیوەندی بە خاڵ و کەسوکارێن سەروینێ vekire بەلێ ئامادە نەبوون داخویانیان بدن و پاشان خاڵێ سەروینێ بەڕێکە ئاکاونتی خوای ڕۆنکردنایەکی بەڵاف کرد و دەبێژە بە تو ئاوایەکی داخویانیان نادەش بۆی کو بە ئاوایەکی ڕاست و درستە یا بویێرێ ئەشکرە بکردن. لە گۆریوانە گەهێنە بەڵاو بوون پشتیوە چەندێک و کوڕێک چەند جاران دەچە خوازگینێ سەروینێ بەلێ بابێ سەروینێ نەڕازی بووە لەسەر هێڤژینێ دیگەلوی کوڕێ ژبەروێ پشتی و سێزدەی مەهایە دووبارە ئەو کوڕە دەچە خوازگینێن سەروینێ بابوێ تۆڕە دبەوە سەروینێ دماڵا خۆدا بە پانزینێ دشەوتینە و NRTژی دە چەندە ژێدەرێکان زانیە کۆد نەهادا بابێوێک چی هاتیەگرتن. لە گۆری دیفچۆنا NRT سەروین نۆبەدار ڕۆژە پازدەی بێمەهێ برنە نەخۆشخانە ڕۆژاوایە هەولێرێ بەسە دەماوەی چەندێک و سەروین ژە سەدێ لە شێوێ شەوتیە پشتی ئێک هەفتیە و ڕۆژا 23 بێمەهێ نەخۆشخانەیە جانی خۆش دەستدایە. هەرچەندە لە سپێکا بویێرێ پۆلیسان تۆڕۆنکردنێک دەربارەی بویێرێ بەڵاف نەکریە پشتیوە چەندێک و ئەف نوچێ شەوتاندناوێ بەڵاو بووە پۆلیسێن سۆران ڕاگەهاندن لە گۆری ڤەکۆلنێن دەستپێکی بسەدەما ئاگربەربوونا مۆلیدەیان ماڵاوان شەوتیە ڤەکۆلین بەردەوامن. لە 16 مانگەوە کاتژمێرێکی شەو لەلایەن نەخۆشخانەی بلێ ئاگادارکراینەوە بەبوونی دوو حاڵەتی سووتان دوای ئەوەی پۆلیس گەیشتە نەخۆشخانە و لێکۆڵینەوەکانی دەست پێ کرد و سەردانی شوێنی ڕووداوەکەی کرد لە وەکو لێکۆڵینەوەی سەرەتایی لە لێکۆڵینەوەی سەرەتاییدا بۆمان وا دەرکەوتووە کە ڕووداوەکە ڕووداوێکی قەزا و قەدەر بووە بەهۆی ئاگرکەوتنی بنزینی مۆلیدەی بووە و بووە هۆی سوتانی خوشکێک و برایەکی بەڵام لەبەر خراپی باری تەندروستیان و ڕێژەی سوتانیان نەمانتوانی گفتاریان وەرگرین تا دوجار لە 22 مانگە کە دەکاتە ڕۆژی پێنجشەمە لە نەخۆشخانەی هەولێر گیانی لەدەستداوە. هەتا نەهاژی ژێبلی سەرۆکی لەژنا مافی مرۆڤ پەرلەمانی کوردستانی تو ئالیەکی فەرمی ئەوە زانیاریە پشتڕاست نەکرێ. سەرۆکی لەژنا مافی مرۆڤانیە پەرلەمانی کوردستانی دراگەاندنێکدا ئاماژە پێ چەندێکریا کۆ لە گۆری گۆتنا کەسێ نزیکە سەروین ژالیە بابێوە پانزینێ ئاگر بەرداینێ و شەوتاندینە پاشی هەفتەیەکێژی نەخۆشخانەیە جانی خۆش دەستدایە. ئاماژە بێ چەندێژی کرێ کۆوە بابێ سەروینێ لە سپێکی کێرێک لە دەستێ سەروینێدایە و پاشان بە پانزین پێدا کریا و ئاگر بەردایە و شەوتاندیە. برایەکە سەروینێژی بە هەمان سەدەم شەوتیە بەلێ دژیانی دامایە. NRT پەیوەندی بە غەفور ئەحمەد قەیمقامی مێرگە سۆرڤەی کرد بەلێ ناوبری ڕەت کرد و ئەو کچە ژالیە بابێ بە هات بە شەوتاندن و ڕاگەهاندە نوچە جودا لەسەر شەوتی ناوی کچێ بەڵاو بوونە. ئەوە بۆ ڕاستیە بەبەتی ڤەکۆڵینان دیکەن گۆجی ئەگەر بابێوێ وەکربە ویدەمی لە گۆری یاسای سێرەدەری دیگەللا تێکرن بەلێ نەهادا نەک بتنێ چاوانیە شەوتاندنە سەروینێ نەدیارە بەلکۆ سەدەما شەوتینا سەروینێژی بە نەدیاری مایە.